لەگەڵ پەرەسەندنی گرژیەکانی نێوان ئێران و ئەمریکا، وڵاتانی ناوچەکە جارێکی دیکە کەوتونەتەوە خۆیان و راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە قەتەر، تورکیا، پاکستان و سعودیە و چەند وڵاتێکی دیکە بە هەماهەنگی لەگەڵ واشنگتۆن هەوڵ دەدەن ڕێگە لە تەشەنەسەندنی قەیرانەکە بگرن و واشنگتۆن و تاران بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆکان. بەڵام ڕەنگە بۆ زۆر کەس ئەم پرسیارە دروست بێ کە بۆچی وڵاتانێک کە زۆرێک لەم ساڵانەی دواییدا ناکۆکی قوڵ و ڕکابەری جدیان لەگەڵ کۆماری ئیسلامیە هەبووە و هەیە هەمیشە هەنگاو بۆ کەمکردنەوەی گرژیەکانی نێوان تاران و واشنگتۆن لەم کاتە هەستیارانەدا دەگرنە بەر. بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتەش لەگەڵ زریان ڕۆژهەڵاتی شرۆفەکاری سیاسی قسە دەکەین. کاک زریان، ئەو کاتت باش. ئەم وڵاتانەی کە ئاماژەم پێکردن لە زۆر بابەتی ناوچەییدا ناکۆکیان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە، بەڵام لە هەمان کاتدا ڕێگری لە پەرەسەندنی قەیرانی نێوان تاران و واشنگتۆن دەکەن. ئێوە ئەم پارادۆکس و جیاوازیە لە هەڵسوکەوتی ئەم وڵاتانەدا چۆن لێک دەدەنەوە؟ ێوارە باش بەفراخان، خۆی لە ڕاستیە بابەتەکە پەیوەندی بە سێ مژاری سەرەکیوە هەیە. یەکێکیان پەیوەندی بە توانستی سەربازیەوە هەیە، شەڕی 2026 و شەڕی 2025 ئێرانەوەی دەرخست کە بە تەنیا هەبوونی سیستەمێکی بەرگری وەکو پاتریۆت یا تاد یا سیستەمێکی بەرگری دژی موشکی بالیستیکی بەس نییە بۆی کە تۆ وڵاتەکەت پارێزراو بێت، کە ئەم وڵاتانی وەکو جەنابەت باست پێکرد لە کەندا و زۆرێک لە سیستەمەکانیان لە ئەمریکا کڕیوە. ئەم سیستەمانە بە تەنیا بەس نین بۆی کە هەڕەشەی وڵاتێکی وەکو ئێران لەسەر خۆیان لابرن. ئەمە خاڵێکی زۆر گرنگەوە پێچێ ئەم وڵاتانە پێویستیان بە کاتێکی دیکە هەبێت تاوەکو بتوانن کۆمەڵێک سیستەمی بەرگری دژی درۆنی هەرزان پەیدا بکەن و بتوانن زیاتر توانایەکی بەرگەگرتنی زیاتر بۆ خۆیان پەیدا بکەن. ئەمە خاڵێکە. خاڵی دووەمیش بە شێوەیەکی ڕاستەوانە پەیوەندی بە مەسەلەی ئابووری و بەرژەوەندی اقتصادی ئەم وڵاتانەوە هەیە. خۆتەزانی کە زەرمەندی یەکەم لە مەسەلەی هەناردەکردن و هاوردەکردندا لە گەروی هورموزەوە حاڵی حاضر وڵاتانی کەنداون و دوجار بە پلەی دیکە وڵاتانی وەکو چین، وەکو هیندستان و بەشێک لە وڵاتانی ئەوروپی دێن. بەڵام لە نێو وڵاتانی کەنداویشە دوو دەستەیەک هەیە. دەستەیەک لە وڵاتان تۆزێک ڕێگەیەکی باشتریان هەیە بۆ هەناردەکردنەوەی نەوت یاخود ئەو شتانێکەوە ئەیفرۆشن. مەسەلەن بۆ نمونە سعودی عەرەبستانی سعودی ڕێگەیەکی هەیە لە شەرقی سعودیەوە بۆ وەکو غەربی سعودیە لە منتیقەی ڕەس تەنورەوە هەتاوەکو ئەگاتە بەندەری یەنبوع لەسەر دەریای سوور. لەمە هێڵێکی یەدەکی گواستنەوەی نەوتی هەیە کە ئەمە ئەگەر بتوانێت بە هەموو کەپاسیتی خۆیەوە بەکاری بێنێ ئەتوانێت ڕۆژانە 7 ملیۆن بەرمیل نەوتیش لێوە بفرۆشێت وە بەشێک لە گرفتەکەی هێن کات. بەڵام لەوێش گرفتی حوسیەکان هەیە لە بابلمەندە بووە هەمان کاتیشا کەناڵی سوئیز لەوێ ناتوانێت. کاک زریان، ئەگەر بێت و ئێران تا ئێستا کە لاواز بووە، بەڵام ئەگەر بێت و بەرەو داڕوخان بڕوا یا با بڵێن بڕوخێ، زەرەرمەندی یەکەم لەم وڵاتانە کامیان دەبن؟ من بەس قسەکەم تاواگەم لەسەرەوەی کە سەبەبەکەی دیکە چییە کە وڵاتانی کەندا و دوای ئەگەر کاتتە بۆ حەزەکەی دێمە سەرەوەش. سەبەبی دیکەش لە ڕاستیە ئەوەیە کە ئەم وڵاتانە تۆزێک نادڵنیاییەکیان هەیە بە نیسبەت سیاسەتی نوێی واشنگتنەوە بەرامبەر بە ئێران، جۆرێک لە ناپێشبینیکردنی سیاسەتی سەرۆک ترامپ لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە بە نیسبەت ئێرانەوە، بە نیسبەت شەڕی لەگەڵ ئێرانەوە، بە نیسبەت هاوپەیمانی لەگەڵ وڵاتانەوە وای کردووە کە زۆرێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا لەم ناوچەیە تۆزێک دوو جار بیر بکەنەوە. ئۆباما هەوڵێکی زۆری دا بۆی کە ئاشتی لە نێوان ئێران و سعودیا دروست بکات، بەڵام نەیتوانی وە چین ئەمەی کرد. لە شەڕی ئەمان کتوپڕ ئەمریکا شەڕی دژ بە ئێران دەست پێ کرد، بەڵام کتوپڕی شەڕەکەی ڕاگرت. بڕیارەکە ئەوە بوو کە 440 کیلۆ یۆرانیومی پێتێنراوی ئێران لە ناو ببرێت و لە هەمان کاتیشا توانای موشکی بالیستیکی لە ناو ببرێت و توانای ناوچەیی ئێرانیش لە ناو ببرێت. ڕاستە ئێران لاوازیەکی زەربەیەکی زۆر گەورەی بەرکەوتەوە، بەڵام هێشتا ئێران ئەو توانایی هەیە کە بتوانێت زەرەر بۆ ئەم دەوڵەتانە دروستکە. بۆیە ئەمە خاڵە دوو دڵیەکەی ئەوانە. و ئەمما ئەگەر پرسیارەکەت لەسەرەوە بێت کە ئەگەر بێت و ئێران بڕوخێت ئەکرێ ئەمە توانێت زەرەری بۆ چ وڵاتێکە بێت، لە ڕاستیە ڕەنگە نەمانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە قازانجی وڵاتی کەندا بێت، بەڵام ڕەنگە ڕوخانەکەشی یاخود ئەو تێکچوونەشی ئەکرێ لانیکەم
تێچوویەکی زیاتری هەبێ بۆ ئەوان چونکە شەڕی 40 ڕۆژەوەی دەرخست کە ئێران بە ئاسانی ناچێت و ئەگەریش بشتێت توانە زەرەرێکی زۆر گەورەتر بدات لە دەوروبەری خۆی بە تایبەتی وڵاتانی کەندا بۆیە ئەمە فاکتەرێکی سەرەکیە. ئەگەر تۆ سەیری وڵاتێکی وەکو تورکیا بکەیت کە مەسەن هەوڵەدا بۆی کە ناو بژیوانی بکرێت هیچ شک و گومانێکت نەبێت لەوەی کە ڕوخانی کۆماری ئیسلامی لە قازانجی دەوڵەتێکی وەکو تورکیانە لەبەرچی لەبەر دوو سەبەبی گرنگی. یەکەم ڕژیمی تازە ئەتوانێت پەیوەندیەکی ڕژیمی گریمانی تازایی ئەتوانێت پەیوەندیەکی باشتری لەگەڵ دنیای غەربا هەبێت کە ئەمە بۆ تورکیا هەواڵێکی خۆش نییە و دوامیش ئەتوانێت پرسی کورد تۆزێک بە شێوەیەکی جیاوازتر بۆ ڕژێنەکە دیسانە مەژەرەتوانە هەواڵێکی باش نەبێت بۆ تورکیا. کاک زریان وەکو پرسیاری کۆتایی ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئەگەر بێت و هەوڵە دیپلۆماسیەکان لەم دانوستانەدا شکەست بهێنێت ئەو گۆڕانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێتە ئاراوە چییە؟ خۆی لە ڕاستیا من پێم وانییە کە ئێران و ئەمریکا بتوانن بگەنە ڕێکەوتن لەبەرەوەی کە کێشەی نێوان ئێران و ئەمریکا کێشەیەکی پێکاتەییە بۆیە ئەم بابەتە تەنانە دەگەر ڕێکەوتنیش بکەن لە بینی خۆیانە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی کاتی ئەبێ و لەوانەیە چەند ساڵێکی دیکەوە لە مەرحەلەیەکی دیکە دووبارە شەڕێکی دیکە دەست پێ بکاتەوە. ئەم بابەتە زۆر گەورەترە لە ئێران زۆر گەورەترە لە کێشەی نێوان ئیسرائیل و ئێرانیش بەڵکو پەیوەندی بە سەر لە نێوداڕشتنەوەی جیۆپۆلیتیکی دنیا و ناوچەکەی بە شێوەیەکی گشتی ئەم پێم وایە ئەم مەرحەلەیە هەر بەردەوامە بێ بە دانووساندن بە شەڕ بە گرژی بە شێوەیەکی تێکەڵاو ئەمە سوورەتەوە بە دەوریەکە بەردەوامە بێت. بۆیە فۆکسی سەرەکیەکە زیاتر ئەشێ زیاتر لەوەی کە لەسەر ئەم گەڕەی دانووساندنی ئێران و ئەمریکا 47 ساڵە بەیەکەوە لە مشتومڕ و دانووساندنان بەیەکەوە 6 دانە سەرۆکی ئەمریکا هەوڵی داوە کە ناکۆکیەکانی خۆی لەگەڵ ئێرانە یەکلا بکاتۆ نەیتوانیەوە. بۆیە من پێم وانییە کە ئەمریکاش ترامپیش بتوانێت شەقل قەمەر بکات وە لە هینێکات لە کونفەیەکونێکە هەموو کێشەکانی خۆی لەگەڵ ئێرانە چارەسەر کات وە دەسەڵاتی ئێستای ئێرانیش ئەو دەسەڵاتە نییە کە بیەوێ هەموو کێشەکانی خۆی لەگەڵ ئێرانە یەکلا بکاتەوە. بۆیە کێشەکانی نێوان ئێران و ئەمریکا بەردەوامە بن گرژیەکانیش بەردەوامە بێ و ئەمە بەشێکە لە داڕشتنەوەی دۆخی گشتی ناوچەکە و دنیا. بۆیە لەو چوارچێوە بەسێ بێریشمانە چاڵ بە کاک زریان ئەگەر تۆزێک بە ئینسافی شۆ سیر بکەین پێ ناچێت هیچ سەرکردێ بەقەت ترامپ بەقەت سەرۆک ترامپ لە کاربەدەستانی ئێران و دامەزراوە و توانای سەربازی ئێرانی تا ئیستاوەکو بڵێن تا ئاستێکی زۆر بەرچاو دابەزان دەبێت و لە ناوی بردبێت. هیچ گومانێک نییە لەوە بەو جۆرەیە بێگومان وایە. بەڵام یەک تایبەتمەندیەکە لە سیاسەتی ئێستای ئەمریکا لێڤڵی پێشبینیکردنەکە دابەزیەوە بە ئاسی تاک و ئەمە تۆزێکیشی ئێمەمانان زەحمەتەگە بووی کە بزانین کە سەرۆک ترامپ چیەکە لەبەرەوەی کەسە وەکو دامەزراوە تۆ ناتوانانی پێشبینی ڕەفتارەکانی. بەڵێ زۆر سپاس زریان ڕۆژهەڵاتی شرۆفەکاری سیاسی بۆ ئامادەبوونت.